میوانە خۆشەویستەکان مامۆستایانی بەڕێز بە خێراتنتانەکەین بۆ 13هەمین ئاهەنگی ساڵانەی مۆڵەتپێدانی قورئان خوێندن بە قیراءەت و ڕیوایەتە جیاوازەکان. داواکارین لە خوای پەروەردگار ئەم ئاهەنگە جێگەی ڕەزامەندی ئەو پاشان سوود و ڕەزامەندی ئەو بەڕێزانیش بێت. سەرەتای ئاهەنگەکەمان بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەست پێکەین لەلایەن مامۆستا محەممەد سەلاح بە ڕیوایەتی پێشەوە حەفەظ ئەن عاصم با بەڕێزیان بفەرمونون. أعوذ بالله من الشيطان الرجيم. من جاء بالحسنة فله خير منها وهم من فزع يومئذ آمنون. ومن جاء بالسيئة فكبت وجوههم في النار هل تجزون إلا ما كنتم تعملون. إنما أمرت أن أعبد رب هذه البلدة الذي حرمها وله كل شيء وأمرت أن أكون من المسلمين وأن أتلو القرآن فمن اهتدى فإنما يهتدي لنفسه ومن ضل فقل إنما أنا من المنذرين. وقل الحمد لله سيريكم آياته فتعرفونها وما ربك بغافل عما تعملون. وأن أتلو القرآن فمن اهتدى فإنما يهتدي لنفسه ومن ضل فقل إنما أنا من المنذرين. وقل الحمد لله سيريكم آياته فتعرفونها وما ربك بغافل عما تعملون. خی گەورە پاداشتی بەڕێز مامۆستا محەممەد باتەوە. بەڕێزان بەیەکەوە گوێبیستی وتەی لقی سلێمانی دەستگاکەمانە بین لەلایەن بەڕێز دکتۆر زانا محەممەد ئەمین بەڕێوەبەری لقی سلێمانی با بفەرموێت. بسم الله الرحمن الرحيم. إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين محمد وعلى آله وصحبه أجمعين. برزان مامۆسایانی بەقەدر و فێرخوازان و دۆستان و خۆشەویستانی قورئانی پیرۆز، میوانە بەڕێزەکانی کۆڕ و ئاهەنگی مۆڵەتنامەی ڕیوایەت و قیراءەتەکانی قورئانی پیرۆز، میوانانی بەڕێز بەگشتی خوشکان و برایان، السلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. لە ناخی دڵمانەوە بۆ پەڕی خۆشحاڵیەوە بە خێراتنی جەنابتان دەکەین بۆ 13هەمین ئاهەنگی ساڵانەی لقی سلێمانی دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری تایبەت بە مۆڵەتپێدانی قورئانی پیرۆز لە ڕیوایەت و قیراءەتە جیاوازەکاندا بۆ پۆلێکی تر لە خوشکانمان لە فێرخوازانی لقەکەمان
داواکارین لە خوای گەورە هاتن و ئامادەبوونتان لەم کۆڕە ئیمانیەدا بخاتە تەرازوی چاکەکانتان و بە باشترین شێوە خوای گەورە پاداشتان بداتەوە. بەڕێزان، لقی سلێمانی دەستگای نووری حیکمە لە ساڵی 2009 دامەزراوە و هەر لەو کاتەوە تا ئێستا بۆتە قەڵایەکی بانگەوازی ئیسلامی و قوتابخانەیەکی کاریگەر لە بواری زانستەکانی قورئان و قیراءات و پەروەردەکردنی منداڵ و نەوجەوان و گەنجانی شارە خۆشەویستەکەمان. لە ماوەی 15 ساڵی کارکردنیدا هەزاران کەس لە هەردوو ڕەگەز و لە هەموو تەمەن و ئاستەکان لێی سوودمەند بوون لە سنووری شاری سلێمانی و دەوروبەری. دیارە لەبەر زۆری داواکاری لەسەر بەرنامەکانی دەستگای نووری حیکمە لقی سلێمانی لەبەرەوەی لەم بینایە جێمان نەبوو سپاسی خواکەین لە ئێستادا سێ بنکەی ترمان هەیە لە گەڕەکەکانی سێتوان و گەڕەکی بەکرەجۆ و گەڕەکی هەواری شار. سپاسی خوا دەکەین لقەکەمانە تا ئێستا زیاد لە 1300 کەس مۆڵەتی قیراءەت و ڕیوایەتە جیاوازەکانیان وەرگرتووە و بەشێکی زۆر لەو خوشکوبرانەی کە مۆڵەتیان وەرگرتووە لە ئێستادا لە نووری حیکمە و سەنتەر و بنکەکانی تری شاری سلێمانی خزمەت دەکەن. میوانانی بەڕێز، ئێمە لە لقی سلێمانی دەستگای نووری حیکمە هاوکار لەگەڵ فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆز هەوڵمان داوە گرنگیەکی باشیش بە بواری پەروەردە و تێگەیشتن لە واتا و مەبەستەکانی قورئان و فەرموودە و سەرجەم زانستە شەرعیەکان و پێگەیاندنی منداڵ و نەوجەوانان و گەنجانیش بدەین. بە کورتی چالاکیەکانمان لە بواری فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆز و ئەنجامدانی خێوەتگەی پەروەردەیی و ئەکادیمیای زانستە شەرعیەکان و خولی پێگەیاندن و گەشەپێدانی مرۆیی و کۆڕ و سیمیناری ڕۆشنبیری و ئەنجامدانی بەهارە گەشت و چالاکی تەرفیهی خۆی دەبینێتەوە. ئێمە لەم بۆنێدا کامڕۆ ئێمە و ئێوەی کۆ کردوێتەوە. لەم هۆڵەدا یەکێکی ترە لە چالاکیەکانمان چالاکیەتدار و بەرچاوەکانی لقەکەمان کە ئەویش ئاهەنگی دەرچوون و مۆڵەت وەرگرتنی قیراءەتی قورئانی پیرۆزە بە ڕشتەی پەیوەست واتە بە سەنەدی متصیل بە پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام. ئەمڕۆ ئێمە لەبەر گرنگی بابەتەکەمان ئاهەنگ دەگێڕین کە تایبەتە بە وتەی خوای پەروەردگارەوە. ئەمڕۆ دەستگاکەمان پۆلێکی تر لە مامۆستایانی قورئان پێشکەشی کۆمەلگای کوردەواری و شاری سلێمانی دەکات. ئەمڕۆ 87 مامۆستای موجیز لە خوشکان دیارە دوێنێش بەشێکیان لە برایان مۆڵەتی قیراءیان بەخشی و دەبەخشن بە 164 مامۆستا هەرێکە و لە ڕیوایەتێک و لە قیراءەتێکی جیاوازە یان زیاتر لە ڕیوایەت و قیراءەتێک. داوای لێبوردن لە جەنابتان دەکەین لەبەر بچووکی هۆڵەکەمان ناچار بووین ئاهەنگەکەمان لە 2 ڕۆژدا ئەنجام بدەین. پشتیوان بەخوای گەورە لە ساڵی ئایندەدا هەوڵ دەدەین لە شوێنێکی فراوانتر و ئاهەنگێکی گەورەتر ئەنجام بدەین. بەگشتیەوە مامۆسانەی مۆڵەت وەردەگرن لە هەردوو ڕەگەزن و لە هەموو ئاسەکاندان، بەڵام ئەوەی جێگەی دڵخۆشیە پشکی شێری مامۆسایان و فێرخوازان بەرخوشکان کەوتووە. ئەمەش نیشانەی خێرە، چونکە سەلاحی دایکان و خوشکانمان هۆکارە بۆ سەلاحی خێزان و کۆمەڵگا. لێرەوە پڕ بەدڵ پیرۆزبایی لە مۆڵەت وەرگران دەکەین و دەستخۆشیش لە مامۆستا بەڕێزەکانیان دەکەین و داوای بەردەوامیان لە خوای گەورە بۆ دەکەین. بە پێویستی دەزانین لە کۆتایی قسەکانماندا زۆر سپاسی خوای پەروەردگار دووبارە بکەینەوە لەسەر نعمەتەکانی بەگشتی بە تایبەتی ئەو بەخشە گەورەی کە ئێمەی سەرقاڵی و تەشیرینەکانی خۆی کردووە و بە خوێندنەوە و لەبەرکردن و ڕاوەکردنیەوە. پاشان سپاس بۆ مامۆساکانمان، دووبارە سپاس بۆ مامۆساکانمان کە ساڵانێکی دوور و درێژ لە خزمەتیان دابووین و بەبێ ماندوو بوون دەستیان نەنا بە ڕوومانەوە و هەتا گەیاندینیان ئەم ڕۆژە. سپاس بۆ هەڵسوڵێنەران و ئیدارە و سەرجەم کارمەندانی هەر چواربنکەی لقی سلێمانی نووری حیکمە و بازنەکانی بۆ فەراهەمهێنانی دۆخێکی گونجاو هەتا بتوانین بەم ئاسی ئێستا بگەین. سپاس بۆ خێرخوازان و هاوکارانمان، ئەو سەربازەونانەی کە بە سامانەکان وەک قەڵایەک لە پشتی ئەم کار و پرۆژە پیرۆزەوە ساون، بەدڵنیاییەوە گەر پشتیوانی ئەوان نەبووە ئەم پرۆژێ نەدەگەیشتە ماسی ئێستا. دیارە پاداشی چاکەی ئەوان تەنها بەخوای گەورە دەدرێتەوە و ئێمە ناتوانین پاداشتی ئەوان بدەینەوە. سپاس بۆ لیژنەی ئامادەکاری ئاهەنگ کە ئەو خوشک و برایانەی کە ماوەیەکی زۆرە خەریکن تا ئەم ئاهەنگیان بەم شێوەی ئێستا ئامادە کرد. سپاس بۆ جەنابیشان میوانە بەڕێزەکان کە ئامادەن. دیارە سپاسی بەردەواممان بۆ کەناڵی ئازیزی پەیامیش کە هەم دوێنێ و هەم ئەمڕۆ لە هەموو ئاهەنگەکانان ماندوون لەگەڵمانەوە، ئاهەنگەکانمان بۆ دەگوازنەوە بۆمان تۆمار دەکەن. خوای گەورە پاداشیان باتەوە. لە کۆتاییدا دووبارە بە خێراتنی یەک بەیەکتانەکەین بەڕێزان و خۆشەویستان بۆ ئامادەبوونتان. خوای گەورە بە گەورەی خۆی پاداشتان باتەوە. والسلام علیکم ورحمة الله وبركاته.
گەورە پاداشتی بەڕێز دکتۆر زانا باتەوە بەیەکەوە گوێ بۆ چەند ئاەتێک لە قوڕانی پیرۆزەگرین لەلایەن مامۆستا سایە هادی محەممەد بە ڕیوایەتی پێشەوە شوعبە عن عاصم با بەڕێزیان بفەرمونون. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون وستردون إلى عالم الغيب والشهادة فينبئكم بما كنتم تعملون. وآخرون مرجؤون لأمر الله إما يعذبهم وإما يتوب عليهم. وآخرون مرجون لأمر الله إما يعذبهم وإما يتوب عليهم والله عليم حكيم. والذين اتخذوا مسجدا ضرارا وكفرا وتفريقا بين المؤمنين وإرصادا لمن حارب الله ورسوله من قبل وليحلفن إن أردنا إلا الحسنى والله يشهد إنهم لكاذبون. لا تقم فيه أبدا لمسجد أسس على التقوى من أول يوم أحق أن تقوم فيه رجال يحبون أن يتطهروا والله يحب المطهرين. أفمن أسس بنيانه على تقوى من الله ورضوان خير أفمن أسس بنيانه على تقوى من الله ورضوان خير أمن أسس بنيانه على شفا جرف هار فانهار به أمن أسس بنيانه على شفا جرف هار فانهار به في نار جهنم أمن أسس بنيانه على شفا جرف هار فانهار به في نار جهنم والله لا يهدي القوم الظالمين. لا يزال بنيانهم الذي بنوا ريبة في قلوبهم لا يزال بنيانهم الذي بنوا ريبة في قلوبهم إلا أن تقطع قلوبهم. لا يزال بنيانهم الذي بنوا ريبة في قلوبهم إلا أن تقطع قلوبهم والله عليم حكيم. إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة
يقاتلون في سبيل الله فيقتلون ويقتلون وعدا عليه حقا في التوراة والإنجيل والقرآن ومن أوفى بعهده من الله فاستبشروا ببيعكم الذي بايعتم به وذلك هو الفوز العظيم. دەستخۆشیمان هەیە بۆ مامۆستا سایە، خۆی گەورە سەربەرزی کات. بەڕێزان بەیەکەوە گوێ بۆ وتەی بەڕێز دکتۆر دیاری ئەحمەد قەسابەگرین، سەرۆکی لیژنەی ڕاستاندنی مۆڵەت لە لقی سلێمانی، با بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. به خوشحالين بآمد بونتان بخير مستر شاومان بو أم آن برشكو برخيرة بإذن خوي قورة. يكيق لقراء كان تمنيكي كردبو هەواڵی ئەویان پێەیە کە کوڕەکەی عەمری خۆی کردووە. تەمەنیشی زۆر نەبوو، نەگەشتووە 50 ساڵ، هێشتا هەر گەنج بوو. متەئەسیر و بەڵام نەگریا و هیچی نەکردوم. مەڕاستیم بەڕێوە چوو تا گەشتە ناو سەرقەبران. کە بردیان بە سەرقەبران خستیان ناو قەبرەکە دەستی کرد بە گریان. زۆر گریا. تەواو بوو مەڕاستیم وتیان یا شێخ کوڕەکە مرد چەنی خایان نەگریایی کە خستیانە قەبرەکە گریایی. وتی قورئانێکمان دەفن کرد. ئەو قاریئە محەممەد صدیق المنشاوی بوو، خوای گەورەی خۆش بێ. باوکێش تەما بوو، ئەویش هەر قاریئە صدیق المنشاوی. وتی بۆیە پێم ناخۆش بوو، قورئانێکمان دەفن کرد. چەند خۆشە قورئان لە سنگتا بێ، چەند خۆشە ئەهلی قورئان بی، چەند خۆشە کاتێک کە ئەڕۆی خەڵکی پیان ناخۆش بێ، بەڵکو کەون پێی ناخۆش بێ کە موسڵمانێکی هەڵگری قورئان ئەم ژیانە بەجێڵێن. و پرسیارێکیان کرد شوێن گرانترین زەوی کوێیە لەسەر زەویە؟ یەکێ لە حەکیمەکان وتی گرانترین زەوی لەسەر عەرزە قەبرستانە. تیان بۆ؟ تیان زۆرمان دفن کرد، ئەفکاری زۆریان پێبوو، علمی زۆریان پێبوو، بەس نەیانگەیان. هەر لەگەڵ خۆیانە بردیانە قەبرەکەەوە. ئەگەر بیان گەیانە شتی تر ڕوویەیە، پێشکەوتنی تر ڕوویەیە. لێرەوە بمان دەرەکەوێ ئینسان ئەبێ خاوەن پەیام بێ، ئەبێ خاوەن پەیام بێ. یەکێکی وەکو ئیمامی ئەوزاعی بیستوتانە فەقیهێکی گەورەیە لە زمانی مای مالیکە هەبووە، بەڵام کەسمان نییە لەسەر فقهی ئەوزاعی عیبادەت کە، بەڵام زۆرمان هەیە لەسەر مالیکی و شافعی و حەنەفی و ئەمانە عیبادەتەکە. بۆ چونکە ڕسالەکان نەبوو بە تەواوەتی بیگەێنن لەگەڵەوەی کە زۆر عالم بوون. لەم زەمانەشە پیاوێکی ناوی مالک بن نەبیە، مفەکرێکی گەورەیە، فەیلسوفێکی گەورەی ئەم ئیسلامەیە، لە ساڵی حەفتاکانە عەمری خوای کرد، بە ئەسڵ جەزائیریە، بەڵام لەبەری مەدرسەیەکی نەبوو، ئەفکارەکانی هەر لە کتێبەکانی ئەماوەتەوە هەر باش کتێبەکانی دایان تەبع کراوە بە فەڕەنسی و کرایشە بە عەرەبی دوایی. کەواتە ئینسانە بێ خاوەن پەیام بێ. ئێمە ئەم مامۆستایانە ئەم خوشکە بەڕێزانە خوای دەزانن بەتەوە ئیجازە وەرگرتووە. لا ئێمە ئیجازە وەرگرتن لە حیکمە و لە غێری حیکمەش، یعنی ئەوێ ببێ بە مامۆستا. من خۆم زۆر جار لە لیژنەکایە پێڵم تەلەبە و هەیە بەبوونی ئیشی نازانم چی و چی جارە تەلەبەم هەبوو ڕۆژ دەڵێن نابێ تۆ بۆ ئیجازە وەرگری بۆی بێ مامۆستا. ئیجازە بۆچی؟ ئیجازە توی هەڵی واسی لە ماڵەوە نەخێر، ئیجازەی قورئان بۆیە تو ئەمانەتە بگەێنی. هەموو مامۆستاکانی پێش خۆمان ئەمانەتەکان گەیان و بۆیە گەشتۆ بە ئێمە. سەحابە گەیانی خوای گەورەیان لە ڕازی بێ کە لە پێغەمبەر وەرگرتبوو صلی الله علیه وسلم. تا مامۆستاکان پێغەمبەر صلی الله علیه وسلم، سەحابە گەیانی، تابعی گەیانی، قوڕاء گەورەکان گەیانیان، ئیمامی حەفس گەیانی، هاتە خوارێ بۆ ئیمامی شاتیبی و بۆ ئیمامی الجەزەری و گەشتۆ بە ئێمەش، ئەوەی مەژەی گەیەنین لەبەرەوە بێ ئینشاءڵڵا ئەمانەی کە وەریان گرتەوە بیگەێنن. هەر لەبەر ئەو مەبەستەشە ئێمە زۆر تەرکیزەکەین لەسەر ئەوەی کە ئەمانەتەکە وەکو خۆی بگەێنرێ، چونکە گەر وانە بێ قورئان زۆری لێبوو بۆ ئێستا.
لێرە و لەوێ قساکرێ بە ئەمە قسەی مستەشریقەکانە باسەکرێ گەر بزان مستەشریق ینی ڕۆژ هەڵات ناسان کاتی خۆی هەنێ ئەفکاریان بڵاو کردەوە لە ناو خەڵکیە و ناو ئومەتی ئیسلامە بۆی تەشکیکەن لە قورئانە و لە کەلامی خوایە بەڵام ڕەدێرێتەوە بەوەی ئەم شتانە هەمی هەڵەیە بەوەی ئەمە بە ڕیوایەت وەرگیراوە ئەم تەلەبەیە لە مامۆستاکی وەرەگیرێ ئەبێ و قافەوە بخوێنرێتەوە تەواو بۆ ئیستیعلای کەمە لێت وەڕایە مامۆستاکەی کوا مەدەکە و کەم بوو پێچ حەڕەکە نەبوو کوا ئیخفاکە و تەواو نەبوو ئیخفای کاف جیاوازە لە ئیخفای تا دوایی کە مامۆستایان کە ئیشی خۆیانەوە هەمیان بەو شێوە وەرێگرن بە ئەمانەت وەرگیراوە نابێ ئیخفایە کەمترکەی لە ئیخفایەکی تر نابێ مەدێ کەمترکەی نابێ ئیختیلاسی کەسرەیە بکەی و ئیختیلاسی ضەمەیە بکەی کەمە خوێنراوە چەندین ساڵ خەریکی بوون تا گەشتونەوە ئاسا ئەمە چیەگەنێ ئەم ئومەتەی ئێمە ئومەتێکی مەرحومە ومتك خوای گەورە ڕەحمی پێ کردووە ئەم قورئانەش پارێزراوە ئینا نحن نزلنا الذکر وإنا له لحافظون کەواتە بێ ئینسان خاوەن پەیام بێ هەیە کە تەقاوتە بێ عمرێ بە 63 یان 65 کە تەقاوتیەکەن نازانێت چی بکە چایخانە ماڵەوە تەلەڤیزیۆن تووشی فەقەڕاتە بێ و نەدانیشتووە هێشە خاوەن پەیامە دوای تەقاوتەکەی زیاتر کارەکە یەکێ لەو پیاوە خاوەن پەیامانە شێخ محەممەد الغەزالی مسڕێکە بوو لەناو موتەمەری ئیسلامی عمری خۆی کرد تووشی جەڵتە بوو یعنی عمری 80 ساڵی تێپەڕانوو بوو سەفەری کردووە لە میسرەوە لە ڕیاض دیفاعی لە ئیسلامە کرد مناقەشانە کرد لەو کاتا تووشی جەڵتە بوو مرد ڕێزیان لێنا لە بەقیع ناشتیان خۆی گەورە عەفوی کرد لەناو کوردەواری خۆشمانە پیاوێکە بوو مامۆستا نەشەتی ناو نەشەت غەفوور خۆی گەورە لێ خۆش بێ مامۆستا نەشەت مامۆستایەکی پەروەردشکارێکی بەناوبانگە و فەرترێ مدیری تەربیە بوو سەرۆکی ناوەندی ئیعجاز بوو بۆ ناوەندی کوردستان بۆ ئیعجازی قورئان بۆ ئیعجازی زانستی لە قورئان و سونەتە چوو بۆ موتەمەرێک لە ڕیاض ئەویش موتەمەرێکی ئیسلامی بوو دوای موتەمەرەکەی تر کاتی حەج نزیک بووەوە هەمیان دەعوت کردوون بۆ حەج لە حەجا مرد بە ئیحرامەوە دوای نوێژی عەسر ڕۆژێ پێشتر قسەی بۆ یەکێک کردبوو پیاوێکی وازان بۆسنی و شتی قسەیان کردبوو وتی وەڵام من هەستەکەم ئەگەر بژ برم شتەکانم تەواو کردووە هەستەکەم بە پاکی هێڕۆ بۆ بەیانی عەمری خۆی کرد پێغەمبەری صلی الله علیه وسلم فەرمێ یوبعث مولبیا پیاوێ بوو جەنجاڵی نەنایەوە ئەم شارەیە ئێمەیە هەیە خۆی کردووە بە داعی مشکلانێتەوە بە خەڵک مشکلانێتەوە ڕەسم حرامە دوای حرام نییە حرام نییە ئەبێ دەبڕایە کاکەگەن شەمە بە ڕۆژوو نەبی بە ڕۆژووی دەکاکە بە قوربان 1400 ساڵە عولەمانە پیاس واکەن تۆ تازە پێم وەڵی شەمە بە ڕۆژ نەبە عاشوورایە بە ڕۆژوو بۆ تەواو جەنجاڵێکیان ناوەتەوە کەس نازانێت دوای سەرا لەکیوە دەرەچێ فەنا بەخواهانێکیان واز لە دینی شێرن پیاوێکی دڵپاکی دڵساف خواڕێزی لێنا بە ئیحرام و عەمری خۆی کرد بەخوا ڕیشیشی نەبوو مەگەر لەو ئاخرا ڕیشێش بوو پێشی عەمری خۆی کە تۆزێکی هاتبوو بەڵام من ئەیناسم لە نزیکەوە پیاوە بوو زۆر ئیسلامی خۆشەویست ئیسلام لە هەموو خانەکانی لەشیا بوو ئێوەش ئەبێ پەیامدار بن ئەبێ پەیامدار بین کە ئەو پەیامەی هەمانە بیگێنین ئینشاءالله وەرگرتنی ئیجازەی قورئان بۆ کەشف ئەوە نییە بێگومان واش ئێمە شکمان لە نێتی هیچیان نییە بەڵام مەسلحەتی خۆم و هەموو ئەوانە ئاکەم کە ئیجازە وەرەگرم بە تایبەتی ئافرەتان حاڵەتەکەیان ناسکە لەوانەیە شەیتان زەفەرمان پێ بێنێ بە هەمومان بە پیاویش و بە ژن من داواکارم لەو خوشکانێکی ئیجازە وەرەگەر ئیمڕۆ و پێشتریش و مامۆستاکانیش لە ئاستی هەڵگری قورئانە بن لە ئاستی ئەوانە بن کە پیانەوترێ ئەهل الله وخاصته ئەهلی قورئان خزمی خوای تۆ کەسی خوای تۆ لە تۆ بەڕێزتر نییە ئەبێ شایانی بی بەسەرتێ بەناو نییە بەل حفظی قورئانیش نییە بە ئیجازەش نییە بەڵام بەو ئیلتیزامی کە خۆمان نەزانین مەبەسمان چییە ئەبێ ئەو قورئانە لە سلوکمانە ڕەنگ باتەوە لە دەستمانە ڕەنگ باتەوە لە چاومانە لە زمانمانە لە قسەمانە لە سوکەوتمانە لە معاملەمانە لە کەسابەتمانە حتا لە جلوبەرگمانە خی گەورە هەموو لایەک موفقە خی گەورەمان کە بە خاوەن پەیام بتوانین پەیامەکە بگەێنین چۆن ئێمە پێمان گەیانون ئێوەش بگەێنن دوێرە شێخ ئیبراهیم خۆزای بە تۆ لێرە بوو شەوەکەی وتی بەخوایتە من هەموو شتێکم گەیانیەوە ئامادەم بمرم تاوە الحەمدوللا زۆرن کاتی خۆی لەم شارە ئیجازات کەم بوو
مستندەکمان ئەگەڕێتەوە زۆری بەلای ئەو ئێستا لە بژمێڕم قەیناک مادەم گەشتووە ئەلحەمدوللا بە ڕێگە ڕاستەکەی خۆی هیوادارم مامۆستایان و خوێندکاران هەمیان ئەو ئەمانەتە بە تەواوەتی بگێنن و بزانن کە خاوەن پەیامن پەیامەکەیان تا ڕۆژی مردن بیریان دەچێت کە خاوەن پەیامن والسلام عليكم ورحمة الله وبركاته. دەستخۆشیمان هەیە بۆ بەڕێز دکتۆر دیاری خی گەورە بەرەکەت بخاتە تەمەنیەوە. خۆشەویستان میوانێکی بەڕێز تەشریفی هێناوە بەڕێز مامۆستا حەمە یوسف بە خێراتنیاکەین داوا لە بەڕێزیەکەی نێمە پێمان خۆشە ئەرک بکێشێ پارچەیەک هۆنراوە لە هۆنراوەکانیمان پێشکەش بکە با بفەرمێت. بە ناوی ئەو خوایەی زانەری ڕووداوی پەنهانە پەڕاوی زۆر بچووکی باسی ئەرز و ئاسمانانە لە مەدحی کۆڵە پێنووس و بە کەس وەسفی تەواو نابێ ئەگەر چی کۆبنۆ جن و فریشتە و هەرچی ئینسانە درودی زاتی یەزدانی لەسەردا وەک خوڕەم برژێ لەسەر ئەو ڕێبەرەی وا موعجزەی ئایاتی قورئانە ئیتر سێڵاوی باخی سینەی خزمانی بگرێتۆ وەها برژێ کە پاراوکە دڵی ئەو یارە چاکانە بە تایبەت شێرە پیاوانێ کە نووری چاوی حەزرەت بوون ئەبوو بەکر و عومەر عوسمان عەلی ئەو مەردی مەیدانە خوا خۆش بێ لە زانایانی جۆ هەڵگر لە بەحری دین ئیمامی مالک و ئەحمەد محەممەد یاخ و نوعمانە لە پاشانە لە باسی عیلمەوە هەرچی بڵێم زیادە کە ڕوون و ئاشکرایە شەوقی وەک خۆشیدی تابانە لە زانایانەوە تاریفەکە ئوتولعیلمی یەزدانی لە هەل یەستەویدایە فەرقی زانایە خۆنادانە بەڵێ زانینە بەینی شەرق و غەربی وا لە یەکداوە کە چوونی تۆ بە هەرلادا هەمیشە سەهل و ئاسانە بەڵێ زانین ئەبا دەنگت لەگەڵ ڕەنگت بە هەرلادا بەهۆی زانینەوە شەوق و شەبق هەر شەو کە بەخشانە بەڵام زانین هەتا زانین گەلێکیان فەرقە خەڵکینە ئەوەی تاریفیە باسی جەنابی زاتی یەزدانە ئەوە زانینە کەڵکی پاشە ڕۆژی شوم سۆگەرکە ئەوە زانینە هۆی چوونی بەهەشت و باخی ڕزوانە ئەوە زانینە دابین کا ژیانی دین و دنیا بۆت ئەوە زانینە هۆی ساخی لەش و بەرزی لە بۆ گیانە ئەوە زانینە بتخاتە سەر شاڕێگەی ڕاستی لە دڵ تا دەربهێنێ حبی هەر چ شتێ لە فەوتانە بە کوردی و کورتی ئەو زانینەوە هۆی خۆشبەختی ئەو لایشە لە نێو قورئانی خوادایە ئەگەر نایزانی بیزانە چ قورئانێ کە فەرموودەی خوداوەندی بەدیهێنەر چ قورئانێ خەڵاتی شای مەدینەی عیلم و عیرفانە چ قورئانێ کە بەرنامەی خواتە ئەینەوەی ئادەم چ قورئانێ کە یاسای تۆیە تاگێتی لە دەورانە ئەگەر زۆردارێ لەی سندووی تو ناهێڵێ کە حاکم بێ ئیتر بۆچی ئەنووی هەستە چ کاتی پرخەلێدانە لە ڕێوی گەڕ نەبێ ترست خەباتی خۆت بکە بێخەم مسلمان کەی ئەبێوابی مسلمان شێری مەیدانە مسلمان یەکگرن ڕیز بن بە پردەم بانگ بکەن فەرمونون لە یاسای خەڵکی بێزارین و یاسای ئێمە قورئانە بەشەرپەرسی لە یاسای ئێمەدا جێگەی نییە و نابێ لە لامان غەیری خواپەرسی سەراسەر سووچ و تاوانە ئەمیشە جێی سوپاسە ئێستەوا ئەم پۆلە فێرخوازە لە زانستگای قورئان دەرچوون خێرا و بە ئازانە ئەمانیش هاتنە ڕیز و چاکی هەوڵانیان بەلادا کرد هەزار خۆزگەم بە خۆیان بوونە بولبول لەم گوڵستانە ئەوەی خوای گەورە فەرموویە ئەوەی وا جوبرەئیل هانی بەزاریا هات ڕەسوول الله و هەموو ئەو یارە چاکانە بە میلیار و بە ملیۆن خوێندیە و ئەی خوێنە باوەڕدار بە تەجوید و بە تەرتیل بۆت ئەخوێنن ئەم براو خوشکانە لەگەڵ خوشکانی ڕێزدار و ژیر و دەمپاک و داوێن پاک فریشتەی خوان و چاکن ڕیز ئەبەستن وەک پەریوانە بە یاری خوا لەمە و پاشیش هەتا مردن لە حەشریشا ئەخوێنن ئەم کەلامە جوانە ئەم تەبشیر و فرقانە
وەکو ئەی خوێنی گەرکاریشی پێکەی بە وەڵڵاهی ئەبیتە خۆشەویستی خوا و بەهەشتیش جێی مەبەستانە نەتەنیا هەر بەهەشت و بەس پلەی بەرزیش بئیزنی الله ئەڵێن پێت ئیقرە و وەرقە هەتا لای ئەو دڵ و جانە ئیتر با بێمە سەرباسی خەیری من عەلەم کە ئێوە بوون بزەی لێ و بەزەی دڵ بۆ گوڵی ئەم باخ و بێستانە لە جێی دەرچوونی هەمزە تاوەکو نون هەر وەکو ماسی مەلەت پێکردن و بوویتە دوڕی ئەم بەحری قورئانە هەزار جار من بە قوربان هیممەتی ئێوە کە دەرس و دەور بە فێرخوازان لە جێی کار و خەمی ماڵ و خەونانە منی ناکەس بڵێم چی نێردراوی کەسی بێکەس بفەرمێ شافعی تۆ ڕۆژووە و ئایاتی قورئانە نەزانن ئەو کەسانەی پێت ئەڵێن کاکە خەریکی چیت بڵێ تۆ بێخەمی دینی و ئەمەش مەیدانی مەردانە بەدایک و باوکی فێرخوازیش ئەدەم موژدە لە پەسڵانە بەڕێز و حرمەت و تاجی کەرامەت وا لەسەرتانە ئەبێ شادی بکەی ڕۆڵەت لە تاریکی شەوی کوفرە خوا بۆت بێڵە خاوەن مەشخەڵی ئەنواری قورئانە برای خێرخوازی ئازیزیش هەتا ئەتوانی لەم ڕێدا ببەخشە چونکە ئەم ڕێگا هەمووی هەرپیت و ئیحسانە بە مردن تۆش هەژارێکی ئەوەی هەت بوو هەمووی ئەخورێ ئەوەی ئەینێری بۆ ئەولا ئەوە هی تۆیە بیزانە بە مردن تۆش هەژارێکی ئەوەی هەت بوو هەمووی ئەخورێ ئەوەی ئەینێری بۆ ئەولا ئەوە هی تۆیە بیزانە ئیتر کۆچەر بچۆرە بەحری نووری حەزرەتی مەحوی بڵێ وەک ئەو خواناسە وەک ئەو دڵپاکە خۆشخوانە ببارێ یا ڕەبی هەر لەحزە سەدلەک بارشی ڕەحمەت لەسەر ئەو هەم لەسەر ئەو جەمعی ئال و سەحب و یارانە هەتا ئاگرگڕێنی شۆرشی تەبع و خرۆشی دڵ کزە و سۆزەی نەسیمی سوبح و ئێوارەی بەهارانە سەبا تا لێوی خونچەی گوڵ دەکا تەعلیمی شەکەرخەند نەسیمی سوبحدەم تا پەرچەمی سنبول ئەکاشانە هەتا هەوری بەهاری غازەکاری گوڵشەنە ئیشی هەتا بولبول لەسەر گوڵ نەغمە خوان و ناڵە سەنجانە بڵێن ئینس و مەلەک پڕ بەم زەمین و ئاسمانانە وصل الله على ئەو بەحری نووری علم و عرفانە کە دەرکی غەوری ناکە غەیر علم الله سبحانه والسلام عليكم ورحمة الله. دەستخۆشیمان هەیە بۆ جەنابی مامۆستا خوای گەورە پاداشتی باتەوە خی گەورە سەربەرزی دنیا و قیامەتی کا و دووبارە بە خێراتین یەکەین و خۆشحاڵین کە ئەمڕۆ لەگەڵمانە ئامادە بوو. خۆشەویستان ساڵانە دەستگاکەمان ڕێزلێنان ئەدات بە چەند مامۆستایەک جێی باسەکە تەواوی مامۆستایانی دەستگاکەمان لە خوشکان و لە برایان مادوونە ناسانە شەو ڕۆژیان خستۆتە سەریەک تاوەکو خزمەتی خوێندکارەکانمان بکەن و نەوەی داهاتوو بۆ کۆمەلگا پێ بگەێنن بەڵام ئێمە لەبەر کەمی کات و لەبەر کورتی ماوەی ئاهەنگەکە ناچارین هەر ئاهەنگە و چەند مامۆستایەک دیاری بکەین.